ئێران ناوچەیەکی گەشتیاریە دەربەندی ڕانیە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکا بە تایبەت لە ڕۆژانی هەینیدا بەڵام ئەو گەشتیارانەی کە دێن بەشێکیان بۆ بەسەربردننی کاتێکی خۆش کە دێن ئەو پاشماوانەی کە لە دوای خۆیان جێ دەمێنێ فڕی نادەن یاخود لە شوێنی تایبەت کۆی ناکەنەوە بۆیە ئەمڕۆ ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕین لە چالاکیەکی ژینگەدا هاتوون بۆ دەوروبەری دەربەندی ڕانیا ئەم پاشماوەی هاوڵاتیان کە لێرە پیسیان کردووە کۆی دەکەنەوە ئەگەر کاگ ئەحمەد بیتە ئێرە پێم بڵێ ئەمڕۆ ئەم چالاکیەتان چەند کەس بەشداریتان کردووە زبل و خاشاکتان کوێتان کۆ کردوتەوە چەند کەس بەشداریتان کردووە لە زۆر بەخێر بێن سوپاس بۆ کەناڵی 964 بەڵێ ئەمڕۆ دووبارە ڕێکخراوی گەنجان ڕاپەڕین لە سۆنگەی خەمخۆری و دڵسۆزی خۆی بۆ پاراستنی ژینگەی دەڤەری ڕاپەڕین دووبارە هەڵمەتێکی ترمان کرد کە بۆ دەربەندی ڕانیە بەداخەوە ئێمە یەک دوو ڕۆژ پێشتراتین سەردانی ئەرەمان کرد کە ئێرە پلاسیکێکی زۆر و مادێکی زۆر تێدا بەجێما بوو بۆیە بە سوپاسەوە داوامان لە گەنجانی خۆشەویستی حاجیاوە کرد کە لەقێکی ترمان لە حاجیاوە لەقی بتوێن کە ئەو گەنجانەی لەم لەقا کۆرسات وەردەگرن سمینارات و کۆمەڵەکشت 20 گەنجی خۆشەویستی حاجیاوە ئامادەی دەربڕی کە بێ لەم چالاکی ژینگەیە لەگەڵ ئێمە بەشدار بێ و بتوانین وەکو یەکەم چالاکی ژینگەی لەقی ئاجیاوەمان بێن ئەماڵمەتە بکەن ڕێکخراوی گەنجان ڕاپەڕین ئەمە ئاوتەمین چالاکێتی و بەردەوامیش دەبێت بۆ پاکڕاکردنی سروشتی ئەم ناوچەیە و پاراستنی ژینگەکە ئەمڕۆ دەکرێت بڵێن تا ئێستا 3 تۆنمان خڕکردوتەوە کە بەداخەوە هەمووشیان کۆمەڵک مادەی زیان بەخشن کە دوجار بەوە بە ئاسانی لە ناو ناچن بۆیە ئێمە داواکارین لە گەشتیاری خۆشەویست و لە خەڵکی خۆشەویست کە دێتە سەر ئەم دەربەندە تکە دوای خۆتان زبڵ و پاشماوەکانتان لە علاگەیە کە میخەنە ناو سارەکانتان و لە نزیکترین شوێن بیخەنە ناو شوێنی زبڵ بۆی کە دوجار گەنجانی ئاو ئازیز نیان ئەرک پێشن و خانیکەنەوە کە ئێمە بە سەربەرزی دەزانین کە بتوانین ببینە نمونەیەکی جوان بۆ جیلی دوای خۆمان کە پێشایم دەین گەنجان لە قۆناغێکدا خۆیان سروشتیان پاراستە خۆیان وڵاتیان بنیاد ناوەتەوە خۆیان دەڤەرەکان بەرەو پێش بردووە بەداخەوە کاک محەممەد ئێمە پاکەوانان ژینگە پارێزان ئەوان مامی ئێمن باوکی ئێمن ئەزیزی ئێمن ئەوانە سێ بەشیان تەمەنێکیان بەڕێ کردووە کە بەداخەوە ئەوانە یەوەن لە ماڵەوە دامنێن خزمەتیان بکرێن نەکەوەی کە پیسایەتی و پاشەڕۆی خەڵک کۆکەنەوە و ڕێژەکەشان ڕێژەیەکی ئەوەندە کەمە کە بە شوێنە گەشتیارەکان ڕناگەن بۆ هەموو شوێنە ڕناکەن بە ناو شاری شاناگەن چون ناو شار خۆتان دەزانن هەموو قەزا و نعیەکان و سنتەرەکان ئەوەندە قەڵەباڵە کە ئەو هەموو زبڵە لە پێش ماڵەکان فرێدەدرێ و لەسەر جادەکان و ناوبازارەکان بەشی شوێشاناگەن نەک بە شوێنە گەشتیارەکان بۆ ئێمە لە خەمخۆری و دڵسۆزیمان بۆ هاوکاریکردنی ژینگە پارێزان و ئەو پاکەرەوە ئەزیزانە ئێمەش بە ئەرکێکی ئەخلاقی دینی مرۆڤ دۆستیمان زانیوە کە ئەم هەڵمەتان ئەنجام بدەین. زۆر باشە ئەم شوێنە گەشتیانە سەلەی خۆڵ یاخود ئەم شتانەی لێ بۆەوەی کە و گەشتیارانە ڕویان تێکرد ئەم پاشماوانەی خۆیان کۆیان کردەوە نەیبنەوە ماڵەوە هەر لە شوێنی خۆی ناوەڵا بەداخەوە هیچ شوێنێکی گەشتیاری دەڤەری ڕاپەڕین سەلەی خۆڵی لێنە داواکارم لە ئیدارەی ڕاپەڕین لە لایەنە پەیوەنددارەکان کە شوێنە گەشتیارەکان چەند سەلەیەکی خۆڵ و چەند شوێنێکیان بۆ دامندرێ بۆ پاکردنەوە ئەگە سەلەی لێبێ بە دڵنیایەوە لێرە سەلەکەی داوێ بەڵام کاک محەممەد هاوڵاتیش دەکرێت لەگەڵ خۆی لە پشتی سیارەکەی لە ڕێگا سەلەی خۆڵ هەیە لە ڕێگا بیخاتە ناو سەلەی خۆڕیان لە پێش دەرگاکەی خۆی بیخاتە ناو سەلەی خۆڵی ماڵەکەی کە بۆی بەیانی ژینگە پارێزان هاتن پاکەرەوان هاتن لەگەڵ خۆیان بیبن و دوجار ئەم ژینگەیەش پیس نابێت.